نیشانگایەیە کە بەناوی کۆمەڵێت تەجەموعەوە کراوە ڕۆشنبیری هەڵەبجە سازی داوە هونەرمەندانی وان کردووە لە بەسڕاوە هەتا گاتە مووسڵ مشارکە بکەن لە ئازارەکەی هەڵەبجە ئەو ئازارەی کە هەڵەبجە چێشێتی ئێمە توانیوانە بەڕێنگەکانمان چیمان پێ بکرێت تۆ ساڕێژی بکەین چونکە هەڵەبجە گەورەتر لەوەی کوا ئێمەشی بۆ بکەین. هەڵەبجە شارێکە بەرینارە و بۆ ئێستاش بەرینارە. ئایا ئێمە چی توانین بکەین بۆی هەڵەبجە بژێتەوە کوجاری جاران؟ هەڵەبجە مەڵبەندی ڕۆشنبیریە، مەڵبەندی سەقافەیە، مەڵبەندی پیاو ماقوڵانە، مەڵبەندی عادیلە خانە، مەڵبەندی هەموو ئەو گەورانەیە کە ئینان کردووە، مەڵبەندێکی دینی بە شاری مەولەویە. تابلۆکەی من ئەم تابلۆیە کەی بینن ئەمە کۆمەڵی دەی ڕووخاوە. هەڵەبجە بە ڕووخاوی هیچی تیانەما بوو، بەڵام ئێمە چۆن بتوانین بە ڕەنگێکی جوان جارێکی کە هەڵەبجە بیناکەینەوە بە جوانی و بە خۆشەویستی بکەیتەوە هەڵەبجەکەی جاران، ئەوش بە خۆشەویستان و پیاوچاکانی ئەم شارە و خەڵکەکرێ. دروستبوونی حکوومەتی تازە عێراق و تەشکیلبوونی حکوومەتی نوێی عێراقی ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری ڕۆشنبیری عێراق دکتۆر ئەحمەد دوو جار یەکترمان بینیوە و کۆبوونەوەمان کردووە. گلەییمان هەردوو لا هەم بووە لە ڕابردوو لە کاری هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزیدا یا لە نێوان هونەرمەندانی ڕاستتر بڵێن هونەرمەندانی کورد و عەرەبدا بڕیارمان داوە پێکەوە کار بکەین و کاری هاوبەش بکەین. ئەم کارەی ئەمڕۆ لێرە ئەکرێت بە بەشداربوونی هەموو هونەرمەندانی پارێزگاکانی عێراقە لە بەهرێمی کوردستان و بە جنوبی عێراقیشەوە هاتوونەتە هەڵەبجە بۆ بەشداریکردن لە سەمپۆزیۆمێک کە ئەمڕۆ ڕۆژی کۆتاییەتی ئێمە هاتین لێرە دەستخۆشیمان لێکردن و سوپاسمان کردن و باس قسە و گفتوگۆی ئەوەمان کرد کە لەمە دواکاری هاوبەش بکەین پێکەوە. بۆیە ئەو یەکەم کارش کە کارێکی هەموو عێراقیەکان بوو لە هەڵەبجەیە شارێکی زیندوو بووە لە ڕابردوودا لە بواری ڕۆشنبیریدا و لە ڕوبەڕووبوونەوەی زوڵم و زۆر و ستەم هەڵەبجە دەوری هەبووە.